خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. حکوومەت هێرێم دەسەڵاتی یەکەی دارەکان کەم دەکاتەوە و پەیڕەوی سیستەمی مەرکەزی دەکات. هەرچەندە لە یاسای ئەنجومەنی پارێزگاکان یارێمی کوردستان سیستەمی لا مەرکەزیەت بۆ پارێزگاکان یارێمی کوردستان چەسپێنراوە، بەڵام لە ئێستادا حکوومەت دەسەڵاتی یەکەی کارگەرەکانی کەم کردوێتەوە. پەیماندەرێک لە بەڕێزان عومەر عەبدوڵڵا ماستەر لە بەڕێوەبردن کاروان کازم یاسەناس و ئەندامی پەیمانگەی کوردی بۆ هەڵبژاردن تاوتوی ئەم پرسە دەکەین. لە سەرەتادا ڕاپۆرتێک دەبین، دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەکەین. حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستادا سیستەمی مەرکەزی پەیڕەوەکات و دەسەڵاتی پارێزگا و قەزا و ناحیەکانیشی کەم کردوێتەوە و سەرجەم دەسەڵاتەکان لە پایتەخت کۆکراونەتەوە. هەرچەندە لە یاسای ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستان سیستەمی لا مەرکەزیەت چەسپێنراوە، بەڵام حکوومەتی هەرێم بە بڕیارێک دەسەڵاتی یەکەی دارەکانی کەم کردوێتەوە. ئەمەش نیگەرانی پارێزگاکانی لێکەوتوێتەوە، بە تایبەت ئەنجومەنی پارێزگای سلێمانی. پێشتریش چەندین جار ئەنجومەنی پارێزگای سلێمانی داوای سیستەمی لا مەرکەزیەتی کردووە، بەڵام حکوومەتی هەرێم ڕێگری کردووە لە پێدانی دەسەڵاتی لا مەرکەزیەت بە پارێزگاکان. بە بڕوای شارەزانی بواری بەڕێوەبردن ئێستا باوی سیستەمی مەرکەزی نەماوە و ئەم سیستەمە ناتوانێت وەڵامدەرەوەی پێداویستیەکانی هاوڵاتیان بێت. ئێستا هەرێمی کوردستان لە قەیرانێکی گەورەی بەڕێوەبردن و داراییدا و ناتوانێت کێشەی ئابووری خەڵکی کوردستان چارەسەر بکات. سلێمانی و هەڵەبجەش داواکەن لە مەرکەزیەتیان پێ بدرێت لە ڕووی ئیداری و دارایی بۆ ئەوەی بتوانن کێشەکانی خەڵک چارەسەر بکەن و ڕۆتین کەم بکەنەوە، بەڵام حکوومەتی هەرێم ئامادە نییە دەسەڵاتی لا مەرکەزیەت بدات بە پارێزگاکان. پێنەدانی دەسەڵاتی لا مەرکەزیەت بە پارێزگاکانی هەرێم لە کاتێکایە عێراق لە ئێستادا دەسەڵاتی 8 وەزارەتی داوە بە پارێزگاکان و تا ڕادەیەک لە مەرکەزیەتی پەیڕەو کردووە. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان، سوپاس بۆ ئامادەبوونتان بەخێر بێن. مامۆستا عومەر ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین باز لە سیستەم بکەین لە هەرێمی کوردستان، ئەوەی کە لە ئێستا لە هەرێمی کوردستان پەیڕەو دەکرێت چ جۆرە سیستەمێک؟ بەناوی خوای بەخشندە میهرەبان، سڵاو بۆ بەڕێزت، بۆ کارکاروانی شەروا بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام. طبعاً بۆ وەڵامی پرسیارەکەی جەناب بدەوەی لە کوردستان پەیڕەوەکرێت چ جۆرە سیستەمێکە. لە ڕاستی ئەتوانین بڵێن هیچ سیستەمێک نییە لە ڕووی زانستی و پێناسەی بۆ ئەم سیستەمە هەبێت لە هەرێمی کوردستانە، چونکە ناتوانین بڵێن بەتەواتی دواکەوتووە و کلاسیکیە و ناتوانین بڵێن مۆدێرنە و پێشکەوتووە، خەسڵەتەکانی هەمووی تایە. ناتوانین بڵێن لە 100% مەرکەزیە و ناتوانین بڵێن ڕێژەی لا مەرکەزیەکەشی بە ئاستێکی بەرزە. بۆیە ئێمە بێت جارێت لە کوردستان هەر ئەسڵەن بپرسین لە خۆمان، حکوومەت هەرێمی کوردستان لە خۆی بپرسێ ئەسڵەن سیستەم بوونی هەیە؟ چکە کاتێ باسی جۆری سیستەمەکەین مەفروض وایە ئێمە لەوە بوو بینێتەوە کە لە کوردستانە ئێمە سیستەمێکمان هەیە کاری پێکەین لەسەری ڕۆین و ئەم سیستەمە استراتیجەتی خۆی هەیە و ئەزانەیە سامانی مرۆیی و دارایی لە وڵات بەرەو کوێ ئاراستەیەکا و سیاسەتەکانی بۆ هەر پرسێک ڕوونە. بەداخەو لە کوردستان ئەمە نییە. یعنی کەمترین نیشانەکانی نەبوونی سیستەمیش لە کوردستانە ئەوەیە کە دامەزراوەکانمان نین. پێش ئەوەی پەرلەمانیش لە بەم جۆرەی ئێستا بەم حاڵی ئێستا ببرێ، ئێمە لە کوردستان دامەزراوەکانمان کارا نەبوون، بە تایبەت ئەو دامەزراوانی پەیوەندیان بە لێپرسینەوە و چاودێری کارەکانی حکوومەتەوە هەیە. ئەو دامەزراوانی پەیوەندیان بە شەفافیەت و ڕوونیەوە هەیە لە پرۆسەی بەڕێوەبردنە. کاتێک کە پەکخستنی پەرلەمانیشیەتە سەر ئەوەی تر بە تەواوەتی بەڕاستی ئەبێ بزانین ئەم هەیکەلەی کە ناوی حکوومەتی هەرێمی کوردستانە، کە ناوی ئەزمموی هەرێمی کوردستانە بە تەواوەتی نەخۆشە و لە ژێر هیچ پێناسەیەکی زانستیە بۆ سیستەم جێی نابێتەوە. یعنی نابێ ئەمە بە دوای سەرچاوە زانستیەکانە بگەڕێن، بە دوای شارەزایانە لیان بپرسین چونکە ئەم سیستەمەی ئێمە مەرکەزیە یان لا مەرکەزیە.
کۆنە یان نوێ چ جۆرە مەدرسەیەکی ئیداری بەسەرە جێبەجێ بێت چکە لە ڕاستیە سیستەمێک بوونی نییە لە کوردستانە چکە نیشانەکانی سیستم ئەوەیە کە بەسیترین نیشانەکانی ئەوەیە کە دامەزراوەکانی هەن کاری خۆیانەکەن و یاسا سەروەرە و استقرارێتێک هەیە استقرارێتێکی دارایی هەیە ئابووری هەیە سیاسی هەیە سیستمدا ئەگەر سیستمێکی چ جۆرە دامەزراوێکمان هەیە بۆ نمونە لە کوردستان ئەگەر سیستم پێویست ئەگەر سیستم پێویستمە بە چ جۆرە دامەزراوەیە یعنی ئەمە وێنەیەک نییە بڵێن سیستم ئەبێ وابێ شێوازی فەرمانڕەوایی ئەبێ بەم جۆرە بێ ئەمانەی هەبێ بەڵام هێندێک بنەما هەیە ئەبێ لە هەر سیستمێکی فەرمانڕەواییە هەبێ بۆ نمونە دەسەڵاتی جێبەجێکردن کە حکوومەتە دەسەڵاتی تەشریع و یاسادانان کە پەرلەمانە دەسەڵاتی دادوەریە بەلایکەمە ئەم سێ دەسەڵاتە وەکو دامەزراوەی بەڵام ئێمە نیمانە ئێستا لە کوردستان ئێمە یان نیمانە یا خۆت تێکەڵ و پێکەڵە یا خۆت هەیە و کاری خۆی ناکە بۆ نمونە لە ئەنجومەنی وەزیران تۆ چ جای نەگە وەزیرانی نێراونەتەوە ماڵەوە بە حکومێکی قەرەوقشی بەڵکو وەزیرانی کە ئێستا لە وەزیفەکانی خۆیان هەن گلەی لە حاڵی خۆیانەکەن لە بارودۆخێکی زۆر زۆر خراپان و زۆر دەسەڵات کە ئەبوو هەیان بێ نیانە بۆیە یعنی ئێمە هێشتا دوورین لەوەی کە ئەسڵەن باسیەوە بکەین کە ئێمە لە کوردستان مرکزیت پێڕاوکەین یان لا مرکزیت ئێمە هەر مرکزیتمان پایڕەو نەکردو تاوەکو ئێستا داوا بکەین بۆ باشکردنی سیستم بۆ گەشەپێدانی قسە لەسەرەوە بکەین کە با سیستەمەکەمان لە مرکزیتەوە بگوازینەوە بۆ لا مرکزیت بەڵێ سوپاس دەکەم دواتەکەرم بۆ لای بەڕێز کاکەڕۆن جەناویشت بەخێر بێت ئەگەر باز لەوە بکەین لە ڕووی یاساییەوە هەرچەندە مامۆستا عومەر پێی وایە لە کوردستان سیستم نییە بەڵام ئەوەی کە لە یاسای ئەنجومەنی پارێزگاکاندا چۆن باسی سیستم لە کوردستان کراوە شتێک چەسمێراوە بە ناوی لا مرکزیتەوە سەرەتا بە ناوی خۆی گەورە ئەو یاسایی کە لە کوردستانە حکمی سیستەمی لا مرکزیەکە یاسای ژمارە 3 پارێزگاکانی هەرێمی کوردستانی ساڵی 2009 کە لە پەرلەمانی کوردستان دەرچووە مدەی جێبەجێکردنی یاسایە تعلیق کرابوو بە ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانەوە ئەوە بوو لەگەڵ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستانە یاساکە شۆ بواری جێبەجێکردنەوە ئامانجی دەرچواندنی یاساکە یەکێ لە هەدەفەکانی چەسپاندنی سیستەمی لامەرکەزیە لە هەرێمی کوردستان ئەوە خۆی لە یاساکە ئاماژەی پێیاوە بەڵام بە تیاڕوانین و خوێندنەوەی دەق و بڕکەکانی یاساکە ئەگەینە ئەو ئەنجامەی ڕاستە کۆمەڵێ مادەی تایە کە سەربەرە و لامەرکەزیێتە کێشن و ئەیەوێت ڕەنگی لامەرکەزیێت ڕەنگ باتەوە لە یاساکە بەڵام هەبینین کۆمەڵێ دەق و بڕگەی کەشی تایە سەربەرە و مەرکەزیە ئەکێشێت بۆ نمونە لە دەقی یاساکە لە مادەی 5 هاتووە ئەڵێ ئەو بڕیار و ڕەئیانەی کە لەلایەن ئەنجومەنی پارێزگاکان و ئەنجومەنی وەحدە ئیدارەکانەوە دەرەچێت پێویستە ناکۆک نەبێ لەگەڵ یاسا و بڕیارەکانی وەزارەت و جیهاتەکانی تری سەرەوە باڵاتری سەرەوە کە ئەمە خۆی لە خۆیان سەربەخۆی و ئیستیقلالێتی ئەم یەکە ئیداریان نەخاتە ژێر پرسیارەوە یعنی تۆ بۆ نمونە ئەنجومەنی پارێزگای سلێمانی سبەینێ بڕیاری لە بەرژەوەندی دانیشتوانی منتیقەی سلێمانیە ئەم زیاتر شارەزایە بە پێداویستی و داخوازی دانیشتوانی ناوچەی سلێمانی لەبەرەوە بڕیارەکەی ئەم تەندروسترە وەک لەوەی وەزارەتێکی معنی لە هەولێرەوە بێت لەسەر ئاستی پارێزگای سلێمانی بڕیارێ دەرکا بۆیە ئەمە یەکێکە لە عوایقەکان خاڵێکتر ئەمە ئاماژەی پێ بم بە پێی ئەم یاسایە کارمەندانی وەحدە ئیدارێک ئەندامانی ئەنجومەن کە هەڵبژێراون لەگەڵ خودی پارێزگاریشان مۆزەفی وەزارەتی داخلین کە لە کاتێک ئەمە هەڵبژێراون لەلایەن خەڵکەوە بە نمونە لە یاساکەدا هاتووە ئەبێت تەعینی محافظ بە مەرسومی سەرۆکی هەرێم بێ سوێن خواردنەکەی لە بەردەم سەرۆکی هەرێمایە لابردنی مدیر عامەکان ئەبێ بە پێشنیاری مەجلسی محافظە بێ و ئەنجومەنی وەزیران ڕەزامەندی لەسەر دەربڕێت ئەمە هەمووی نقاتی مرکزی لە ناو یاسایەکی لا مرکزیە بۆیە کۆمەڵێ بڕگە هەیە لە ناو ئەم یاسایە بە ئامانجی لا مرکزی دانراوە بەڵام کارکرد ئەچێتە کرۆک و ناواخنی مادەکانەوە مەبەست لێ چەسپاندنی سیستەمی مرکزیە بۆ ئێمە لەگەڵ ئەوان دەستی وەزارەتەکان لە ناو یاساکە دەربهێنرێت زۆر باشە بەڵام ئەوەی کە ئێستا ئەوەی کە لە یاساکەش چەسپێنراوە و کۆمەڵێک دەسەڵاتی لا مرکزیت پێدرابێت ڕێگەدراوە پارێزگاکان بۆنم هەولێر و سلێمانی و دوهۆک و هەڵە بجەش کە ئێستا ئەنجومەنی پارێزگای نیە ئەمە جێبەجێ بکەن ئەزانی چۆنە خۆی ینی ئەوەی لە ئاست تەمۆحی ئێمانی تایەتی ڕاستە کۆمەڵی بڕگەی تایە ینی شتێکی باشە دەستیان خۆش بکە لە یاساکە جێگەی کراوەتەوە بەڵام هێشتا لەسەر ئاستی ستانداردی نێودەوڵەتی ئەم یاسایە ناتوانین بڵێن 100% بنەماکانی لا مرکزێتە چەسپێنی
بەڵام لەگەڵ ئەوەشدا ڕێگری نییە بۆنم لە پەیڕەوکردنی ئەو یاسایەش ئێستا لە کوردستان ستا ڕێگەدراوە پەیڕۆکردیانەوە بە جۆرە ئەم یاسای پێش دروستبوونی ئەم قەیرانە کۆمەڵی سەلاحی درابوو بە پارێزگاکان بە مدیر عامەکان بە نوێنەری وحدە ئیداریەکان بۆی سەلاحەتی لە ڕووی مالی و لە ڕووی داراییش و کۆمەڵی تەسەڕوفکەن کە باش بوو لەسەر ئاستی پارێزگاکان لەسەر ئاستی قەزا و ناحەکان بەڵام بەداخەوە لە دوای دروستبوونی ئەم قەیرانەوە سەرۆکی حکوومەت کۆمەڵی بڕیارێکی دەرکرد بۆ بڕیارە ئەو بڕیارانەی تری پێشتری وەستان کە سەلاحیەتەکانی شۆڕ کردبوو بۆ ئەمانە و کۆمەڵێ بڕگە و مادەی لە ناو یاساکان هەپەخست بۆ بڕیاری سەرۆکی ئەنجومەنی وەزیران. بەڵ سوپاس دەکەم ماوسە مەرەگە بگەرم و لای بەرز ئێستا زۆر باز لە لامەرکەزیەت دەکرێت یاخود لەیان مەسەلەی لامەرکەزیەت و مەرکەزیەت جیاوازی چییە بۆ نمونە جۆرە سیستەمێکی مەرکەزیەوە لامەرکەزیەت چییە مەسەلەن ئەگەر پەیڕەو بکرێت سوودەکانی چین بۆ ئێستای هەرێمی کوردستان. بەڵام طبعا جیاوازی نێوان مەرکەزیەت لەگەڵ لامەرکەزیەتە پێدانی دەسەڵاتی زیاتری بڕیاردانە لە هەموو بوارەکانە چ کاریگەڕی چ دارایی چ سیاسی بە خەڵکانی غەیری تر واتە کۆنەکردنەوەی زۆرینەی زۆری دەسەڵاتەکان لە هەرێمێکە لە لووتکەی هەرێمێکە ئیتر ئەنجومەنی وەزیران بێ سەرۆکی ئەنجومەنی وەزیران بێ یان هەیئەیەکی لەوەش بچووکتر بێ بە پێچەوانشەوە هەتاوەکو بۆ نمونە پارێزگاکان بەڕێوەبەرە گشتیەکان قایمقامەکان خواردتر بەڕێوەبەرەکان دەسەڵاتیان زیاتر بێ لە بڕیاردان لە هەر بڕیاری کارگەڕی هەم ئابووری و هەم سیاسی ئەو سیستەمە و لامەرکەزیە. طبعا چی ئەو هۆکارانە کامانن کە بڕیارە دەنیان تەحەکومەکەن بۆی سیستەمێک باشترە لامەرکەزی بێ یان مەرکەزی بێت کۆمەڵی هۆکارن ئەگەر من بە کورتی ئاماژە بە کارگەڕیەکانیان بدەم گرنگترینیان یەک لەوانە قەبارەی دامەزراوەکانە یعنی تا قەبارەی دامەزراوەکە گەورەتر بێ باشترە بۆ ئەو دامەزراوەیە سیستمی لامەرکەزی پێڕەوکە بۆ نمونە وەزارەتێک ئەگەر 1000 کارمەندی هەبێ لەگەڵ وەزارەتێک کە 100,000 کارمەندی هەیە زۆر جیاوازە لە بەڕێوەبردنیانە یعنی ئەو وەزیرەی کە 1000 کارمەندی هەیە ئاسانتر دەستی ئەگاد و فریای کارەکانەکەوێت لەگەڵ ئەو وەزیرەی کە 200,000 کارمەندی هەیە ئەمە یەک دوام شوێنی جوگرافی تاوەکو شوێنە جوگرافیەکان تاوەکو مؤسساتەکان لە یەک دوورتر بن مەسەلەن فەرمانڕەوەی لە کوردستانە کە ئێمە لە زاخۆ هەمانە تاوەکو خانەقین بەو حاڵی کە گەیاندنەوە کە ئاستێکی لاوازی هەیە ئەوە لامەرکەزی پەیڕەوکین باشترە. خاڵێکی ترەوەیە قەبارەی بڕیار و تێچوونەکان هەندێک بڕیار هەیە یعنی حەجمێکی دیاریکراوی هەیە هەندێک پرۆژە هەیە تێچوونەکەی و عواقبی لەسەر سیستمی فەرمانڕەوایی لەسەر ئابووری وڵات لەسەر گەشە سەندنی مەحدودە و دیاریکراوە ئەما بێ ئەو جۆرە بڕیارانە ئەو جۆرە قەرارانە ئەو جۆرە پلانانە بدرێتەوە بە شوێنەکان هەرێمەکان پارێزگاکان بەڕێوەبەرە گشتیەکان بەڵام ئەو قەبارانەی بۆ نمونە بڕیاری پرۆژەیە کە 1 ملیار دۆلاری پێویستە ئەمە ڕاستە بێ لە خوارەوە خەڵکیش بەشداری بکات لە پلانەکەیە بەڵام دوجارم بڕیارە بێ لە ئەنجومەنی وەزیران بێ و لە ئاستێکی بەرزە بڕیاری لێ بدرێ و پاشان یەک خاڵی تر ئەویشەوەیە کە بوونی دامەزراوەی چاودێری یعنی زۆر گرنگە هاوکێشەیەکی عکسیە هەتاوەکو سیستەم لامەرکەزی تر بێ مەیلی بەلای لامەرکەزی تر بڕوە ئەبێ سیستەمی چاودێری و لێپرسینەوە بەهێزتر بێ یعنی یەک لە کێشەکانی لامەرکەزیەت ئەوەیە کە پێویستی بە چاوی کراوەی زیاتر هەیە پێویستی بە دادگای کارای زیاتر دیوانی چاودێری دارایی بەهێزتر و کاریگەرتر پەرلەمان و ئەنجومەنی پارێزگا و خەڵک و میدیا بە شێوەیەکی فعالتر چاوکراوە بن لەسەر دامەزراوەکان کە سیستەمی لامەرکەزی پێڕەوەکەن کامەیان چاکترە بابێنە سەر وەڵامی ئەو پرسیارەی کە جەنابەت باست کرد کەواتە ئێستا ئێمە لە کوردستانە ئەم 4 هۆکارە پێمانەڵێ لامەرکەزیەت باشترە و عنوانی بەرنامەکەی بەڕێزیشت ئایا لامەرکەزیەت چارەسەری کێشەکانی خەڵک ئەکات ئەگەر بە کورتی وەڵام دەمەوە نەخێر چارەسەری ناکات چونکە ئەوی کێشانی کە ئێستا هەن لە هەرێمی کوردستانە قەبارەیان لەوە گەورەترە سیستەم لە کوردستانە چۆن بێ باشە مەرکەزی بێ یان لامەرکەزی بێ پێشتر وتمان کە ئەسڵان مەرکەزی نیە ئێمە سیستەمێکمان نیە ئەمە سیستەمێکمان هەیە لە ئاستی پارێزگاکانە لە قومەڵبەند تەحەکومی پێوەکەن ئەوان بڕیارە دەن کێ مەسوول هۆبەیە کێ مدیرە کێ چ پرۆژەیەک لەکوێ بکرێ باخچەیەک لە فڵان گەڕک بە ناوی کێوە بێت
يعني ئێمە سیستەمێکمان هەیە نەک هەرمەرکەزی نەبووە بەڵکو لامەرکەزی بووە بە ئاراستەیەکی خراپی حیزبیە لە کاتێک چی تەقازاکان ئەوەی تر سیستەم و ئیدارە لەو شارە لە باشترین حاڵەتە ناوچە و ئۆرگانە بچووکەکانی خوارەوە حیزب کۆمیتە تەحەکومی پێوەکەن لە هەندێک حاڵەتیشە و دیوەخان و عشایرەکان تەحەکومی پێوەکەن بۆیە لە کوردستانە من هەر لە ئەوڵە وتم ئێمە لە کوردستان یان بتوانین بڵێ سیستەممان یان سیستەمێکی تەواو شێواومان هەیە ئەنی فەوزە ئەو سیستەمی کە لە کوردستان بێگومان فەوزایە پاشان ئێمە کاتێک ئیستیقراریەت نەبوو لە بواری بەڕێوەبردنە ئیتر ناتوانی لەسەر بنەمای ئەو سەروەتە دارایی و مرۆیی کە هەتا بڕیار بدەیت و حکوومەت ناپەرژێتە سەرەوەی کە موسسات ناپەرژێتە سەرەوەی گەشە بدا و هەر خەریکی ئەوە بێت کێشە سیاسیەکان یعنی موسسات کێشە سیاسیەکان وەک ڕەشەبایەکوان یاری بە موسساتەکەن ئێستا لە کوردستانە ڕێک بزەبێت ئێمە لەو بارودۆخاین بۆیە بە کورتیە توانین بڵین سیستەممان مرکزی نەبووە چونکە لە ئەساسا بۆ مەرحەلەیەک بۆ قۆناغێکی کوردستان مرکزی بێ باشە چونکە ئێمە با بڵێن کوشتەی دەستی زامێکین کە پێوترێ بەداخەوە کە پێوترێ ناوچەی سەوز و ناوچەی زەرد و هەتا ئێستاش ئاسەوارەکانی هەیە تا 2 ساڵ لەمە پێش ئێمە هەموو داوای ئەوەمانە کرد وەزارەتەکانە بێ یەک بگرنەوە بێ یەک مەرجع هەبێ بێ یەک بڕیار هەبێ یەک سندوقی دەخلی گشتی هەبێ ئەبێ ئەم هەموو شتانەی تر کاتێ باسی لامەرکەزیەتەکەی بۆ نمونە بۆ سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجەی شەهید هێندێک یەکسەر چ خۆیان ویستەکەیان ئەوەیە یا بەرامبەرەکانیان ئەوەی ئەدەنە پاڵ کە ئەمە زیندووکردنەوەی ناوچەی سەوز و ناوچەی زەردە بەداخەوە ئەم موسیبەتەی کە ئەم هەرێمە بچووکە ئەم خەڵکە فەقیرە بەدەستیەوە گیرۆدە بووە پاشان سیستمی لامەرکەزی ناپچڕێنرێت بەڵکو ئەبێ و کۆی ئەوانەی سیاسەتی ئەم وڵاتە دائەڕێژن نەخشە ڕێژەکان چ لە پەرلەمان چ لە حکوومەت خۆیان لەسەر بیرۆکەی لامەرکەزیەت ڕێککەون چکە لامەرکەزیەت ئەوە نییە قازانجی بەتەنها بۆ من هەبێ بەڵکو قازانجی بۆ مدیر عام هەیە بۆ وەزیریش هەیە قازانجی بۆ محافظ هەیە بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیش هەیە یعنی سەرۆکی حکوومەت کاتێ ئیشی باشە ڕوا کە سیستەمەکە زیاتر لامەرکەزی بێ کاتێ حکوومەتێکی سەرکەوتوی هەیە کە سیستەمەکە زیاتر لامەرکەزی بێ بۆ چکە لامەرکەزیەت وێڕای کۆمەڵی خاڵی ئیجابی زۆر بەهێز گەورەترین خاڵی بەگەڕخستنی عەقڵ و تواناکانی ئەو ناوچەیە بۆ داهێنان بۆ گەشە پێدان بۆ زیاتر پێشکەوتن بەڵام ئێستا ئەوەی هەمانە ئێمە لە کوردستانە یعنی لە کوردستانە سیستەم حکوومەت موسسات بە دوای گەشە پێدانان ناگەڕێ بەڵکو بە دوای دابینکردنی ئەساسیاتی ژیان ئاگەڕێ بۆیە لامەرکەزیەت ڕاستە سیستەمێکی پێشکەوتووە بەڵام پێشکەوتووە بۆ وڵاتانەی موسساتیان هەیە یاسا سەروەرە و دامەزراوەکان بە قۆناغی مەرکەزیات تێپەڕیون بۆ گەشە پێدانی زیاتر داوای لامەرکەزیەتەکە سپاس دەکەم مەسعودەتەگرم لای بەڕێز کاک کاروانگەر برم و لای بەڕێز سەبارەت وەکو پەیمانگەی کوردی بۆ هەڵبژان ڕاپرسێکتان ئەنجامداوە سەبارەت بە لامەرکەزیەت خواستی هاوڵاتیان چییە و بەپێ و ڕاپرسی ئایا هاوڵاتیان داوای لامەرکەزیەت دەکەن یا خود مەرکەزیەت زۆر سپاس بۆ ئاماژەدان بەم ڕاپرسیە لە ڕاستی ئێمە لە تازەترین کارمانە پەیمانگای کوردی هەڵبژاردنی ڕاپرسێکی ئەنجامدا لە نێوان 1200 کەسە هاوڵاتیان لە منطقەی قەزای سلێمانی و کەلار و هەڵەبجە ڕەگەزەکان لە هەردوو ڕەگەز بوو نێر و مێ ئاستی خوێندنەکان بنەڕەتیتیا بوو ئامادەی بوو پەیمانگا هەتا ماستەر و دکتۆراش تەمەنەکانیش لە نێوان 18 بۆ 66 ساڵ و بەرەوژور بوو کۆمەڵی پرسیارمان خستەوە بەردەستی هاوڵاتیان سەبارەت بە سیستەمەکان بۆ نمونەیەکێ لە پرسیارەکان ئایا پێدانی دەسەڵات بە یەکە کارژێڕەکان پارێزگا قەزا ناحیە بە گرنگە زانیت وەڵامەکان بەم شێوەیە بوو بەڵێ بە ڕێژەی لە سا 80 تا ڕادەیەک لە سا 14.3 نەخێر لە سا 4 هەنی تێبین کە مامۆستا خەڵک گەشتۆتە قەناعەتێ ئیتر پێدانەوەی دەسەڵات بەیە کە کارژێڕەکان ناڵێم وەک چارەسەری 100% ئەبینێ دەکرێت وەک یەکێ لە ئۆپشنەکان لە ئێستا دەستی بۆ برێ چونکە دەرکەوت لە چەند ساڵی ڕابردووە سیستەمی مەرکەزی لە هەرێمی کوردستان بەڕاستی بەرەو شبه شەلەر ڕۆشتووە
يعني ئێستا وەزعی خەدەمات وەزعی موچە وەزعی دارایی خەڵک پەیوەندی بۆیە کەم دۆخی ئێستا بێگومان ئەمە قەنەعاتی خەڵکە بەتەکید قەنەعاتی خەڵک ئەبینێ حکومەت لە پایتەختەوە ناتوانێت وەک پێویست داخوازەکانی خەڵک لە پارێزگاکانی ترە لە قەزانە دوورە دەسەکانە وەک پێویست جێبەجێکە مامۆستا بە ئەمەژە بە حاڵەتێکی تر بەم لە مۆزوعی سەربەخۆیی یاخود لا مرکزێتی داراییە پرسیارێکمان کردووە پێت باشە ئەو داهاتەی کە ئەمە ئێستا کێشەی خەڵکە پێت باشە ئەو داهاتی لە ناوخۆی پارێزگاکەدا بەدەست دێ وەک داهاتی گومرگ هاتوو چۆ باش بۆ پارێزگاکەت بۆ خزمەتی پارێزگاکە خەرج بکرێ یا بگەڕێتەوە بۆ پایتەخت سەرنجی بینەرانی بەڕێز بۆ ئەنجامەکەی ڕاکێشم لە 169 هاوڵاتیان ئەڵێ دەمەوێت هەموو داهاتەکە بۆ پارێزگاکەی خۆم بێ لە 2.8 ئەڵێ بگەڕێتەوە بۆ پایتەخت زۆرینەی بۆ پارێزگاکەم لە 180.9 يعني نیوە بە نیوە ینی 50 بە 50 تەوزیع کرێ لە 150 بۆ پارێزگاکە و یا بۆ مەنتیقەکەی خۆی و لە 150 بگەڕێتەوە بۆ پایتەخت ئەوە ینی لە 5.8 بەدەستێناوە پرسیارێکی ترمان لە مۆزوعی هەر داهات ئەمەیان پێویستە بە نەوت و خازەوە کە ئەمە ئێستا گرێکچۆری کێشەکانی هەرێمی کوردستان ئەم حاڵەتەیە کە خەڵکی تووشی قەیرانی دارایی و بێموچەیی کردووە مۆزوعی نەوت و خازە بزانین بەشداربوانی ڕاپرسیەکەی مەوتوانە چی ئایا داهاتی پێت باشە ئەو داهاتی لە سامانی سروشتی نەوت و خاز و پێکاتەکانی پارێزگاکە بەدەستی بێنە چۆن دابش بکرێت وتوێتی هەمووی بۆ پارێزگاکەم لە 149 هەمووی بۆ پایتەخت تەنها لە 106 زۆرینەی بۆ پارێزگاکەم لە 127.7 وە نیوە بە نیوە لە 112.9 ئەمە پەیوەندی بە لامەرکەزێتی مالیەوە هەبووە پرسیارێکی تر مامۆستا کەلیمان کردووە پەیوەندی بە نەعەدالەتی حکومەتی هەرێمەوە هەیە لە تەعاملکردن لەگەڵ پارێزگاکانە جیاوازی دەکرێت ئێوەستان بۆ کرد جیاوازی بەڵێ ڕێک پرسیارەکەمان بۆ جۆری بەڕێستە ئایا جیاوازی دەکرێت لە نێوان پارێزگاکانی هەرێمدا لە ڕووی دابینکردنی خزمەتگوزاری و دابشکردنی داهات وەڵامەکان بەم شێوەیە بۆ بە بەڵێ لە 183 توێتی بەڵێ جیاوازیە کرێ یعنی حکومەتی مرکزی لە هەرێمی کوردستانە جیاوازیەکە لە 183 بەشداربووانی ڕاپرسەکەی ماڵێ بەڵێ جیاوازیەکات ئەوانەی ئەڵێ کە تا ڕادەیە جیاوازیەکە لە 113.7 ئەوڵێن نەخێر تەنها لە 100 قەنەعەتیان وایە پرسیارێکی گرنگی تایە کە زۆر جێگەی مشتومڕە پرسیاری ژمارە دەیە ئەڵێ کام شێوازی بەڕێوەبردن بە گونجاو بدەزانی بۆ بەڕێوەبردن لە هەرێمی کوردستانە ئەمە شتێکی تازەیە کە پەیمانگای کوردی وروژانێتی بە هەرێمبوونی پارێزگاکەم کەمە خیارێکی تازەیە و بڤەشە لە هەرێمی کوردستانە تا ڕادێ پەنای بۆ برێ لە 125.2 بەشداربووین ڕاپرسیەکەمان پێی باشە پارێزگاکە یعنی ئەو مەنتیقەی کە ئەوی تیاژی بێ بە هەرێم ئەمە لە 125 وەک پارێزگای لە چوارچێوەی عێراق ڕێک بخرێت لە 126.1 پێدانی لامەرکەزێتی زیاتر لە 143.9 وەک ئێستا بمێنێتەوە تەنها لە 104.8 ئەنی مامۆستا زۆربەی ئەنجامی ڕاپرسیەکەی ئێمە کە کردومان لە پەیمانگای کوردی بۆ هەڵبژاردن گەشتونێت ئەو قەنەعەتی کە بەشداربووان هەرچەندە ئەوەی ئێمە عینەیە کە ناتوانێمە تەعمیمی بکەین بەسەر کۆی کۆمەڵگایە بەڵام ئەو نەخبەیە کە ئێمە وەرمان کردووە هەست دەکەین وەڵامەکەیان بە جۆرێکە ئیستینتاجەکەی وا ئەکەین کە سەر بەرەو لامەرکەزێت و زیاتر سەر بەڵامەوەیەوە ئەوەی کە پێشمی تاکە هاوڵەتەن داوای چ جۆرە مەسەر لامەرکەزێتێک دەکەن لامەزگەتی ئیداری لامەرکەزێتی ئیداریە خود دارایی ینی کەمە لە هاوڵاتیانەوە گرین بەڵێ ئێمە پرسیارەکەمان تەوزیع کردووە سەرەتاش باسی شێوازی بەڕێوەبردنمان کردووە کەواتە لامەرکەزێتە لە ڕووی کاریگەڕێەوە ینی نەتیجەی ئیستیفتاکە گەشتونێتەوە قەنەعەتی کە خەڵک لە ڕووی کاریگەڕێ و پێ باشە کاروبارەکانی لە مەنتیقەکەی خۆیان بۆ مەیسەر بکرێت نەک بۆ کارەکانی زۆرینەی بگەڕێتەوە بۆ پایتەخت بۆ مۆزوعی تەعیناتە مامۆستا مۆزوعی گواستنەوەی مۆزوعی تەنسیبە ئەم کارانە پێویست ناکە بگەڕێتەوە بۆ وەزارەت و بۆ پایتەخت بۆ ئەنجومەنی وەزیران کۆمەڵێک کار هەیە بەڵێ با بگەڕێتەوە بۆ پایتەخت با مەرکەزی دێ بەڵام زۆرینەی کارەکان لە ڕووی بەڕێوەبردنەوە پێویستە لێکە کارجێڕەکان خۆیان بێ لە ڕووی داهاتەوە مۆزوعی باج ڕسوم داهاتەکان لە پارێزگاکانی باشوور و ناوڕاستە مامۆستا زۆرینەی داهاتەکان لە 150 بۆ پارێزگاکان سەر بەڵێ لا یەزال بۆ شێوەیە لە زۆربەی پارێزگاکانەوە بە شێوەیە کاری پێکرد هەرچەندە لەم حاڵەتە وەکو مامۆستا باسی کرد ئەنسووری چاودێری زۆر گرنگە ئەبێ ڕقابەیەکی جددی هەبێت بۆ سەرفکردنی داهاتەکان لە چوارچەوەی وحدە ئیداریەکانە ئێمە لەگەڵ ئەوین ینی لەگەڵ ئەوانین کە سەربەخۆیەکی مالی ڕەها بیرێ بە پارێزگاکان بەبێ چاودێری نەخێر لەگەڵ بێت چاودێری هەبێ دامودەزگاکانی چاودێری کاروبارەکانی خۆیان بەڕێکوپێکی ببەنە سەر و چاودێرێکی تەواوی وحدە ئیداریەکان بۆ سەرفکردنی ئەو لامەرکەزێتە دارایی کە پێیان سپاس بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورد وەردەگرین دواتر دەگرین وڵاتانە بەمان
دووبارە سڵاتان لەگەت بەڕێزان ماسۆمەرەگرک بەرەمە لای بەڕێز پێشتر بەڕێز ڕەونابڕە باس لەوە کرد کە ڕەنگە لا مەرکەزیتیش لەم قۆناغە نەتوانێت هەموو کێشەکان چارەسەر بکات بەڵام ئێستا کە دەسەڵاتی مەسەری لا مەرکەزیتی دارایی بدرێت بە پارێزەکان ڕۆڵی نابێت لە چارەسەرکردنی قەیرانی موچە لە ڕووی پارێزەکە ناتوان ئێستا خۆیان بەڕێوە بن لە ڕاستیە ئێمە باسمان کرد لە کوردستان ئەسڵەن مەرکەزیەتێکی داری نییە و سیستمێکی ڕێکوپێک و مستەقر و جێگیر نییە و پلان و زۆرینەی کارەکانی حکوومەت بە پلان نییە و پلانی استراتیژی و پلانی کورتخایەن ئەمە لەوە بووینەوە بەڵام کاتێنە سەرباسی لامەرکەزیەت من بە کورتی ئەڵێم نەخێر چارەسەری ئەو کێشانە ناکە کە ئێستا خەڵک بە دوای چارەسەریانەوە یان چاوەڕێی ئەوە کە هەواڵی چارەسەریان ببیستێ بەڵکو لامەرکەزیەت چارەسەری کۆمەڵێک کێشەکە کە نەتیجەی چەسپاندنی سیستمێکی کاریگەڕی مەرکەزی باشن یعنی ئەمە بێ سەرەتا سیستمێکی مەرکەزی کارگەڕی باشمان جێگیر کرد بێ مؤسسات هەبێ مؤسساتی بەتایبەت چاودێری هەبێت چ ئەوەی دیوەکەی ئەو دیوەی کە پەرلەمان چاودێریەکە چ دەستەی نەزاهە و دیوانی چاودێری دارایی و چ میدیا و چ خەڵک پاشانین باز لە سیستمی لامەرکەزیە دەگەی لە پێناوی گەشە پێدانە طبعاً گومانی تیانە یعنی هەندێ شت هەر نامەعقولیەتە لە کوردستانە بەڕێوە چیە بۆ نمونە پێشتر بە درێژایی 23 ساڵ بە هەزارەها خەڵک ئاخنرێناوەتە ناو مؤسساتی حکوومەتەوە و دامەزرێنراون بەبێ هیچ فلتەرێکی شایستە بوون بابەتی بوون ضروری بوون و ئەگەر ئەمە بدرێتە دەستی نەزیه لە ئاستی پارێزگاکانە نەحیەکانە قەزاکانە بەڕێوەبەرگشتەکانە بەڕێوەبەرەکانە و سیستەمێکی باشیان بۆ دامەزراندن پێ بدرێ لەگەڵ بوونی چاودێرێکی بەهێز بە دڵنیاییەوە ئەم فەوزایی کە ئێستا هەیە لە کوردستان نەبوو لە بواری وەزیفەی گشتیە ئەگەر لە هەر لە بواری موچماوسە بمین و سبار بوێ سەر پارێزگایەک بۆ نمونە هەولێرە سلێمانیە هەڵەبجێ دەسەڵاتی تاوای پێ بدرێت مەسەرەن لە داهاتی نەوت و غاز لە خاڵەسوونەکان بەکاری ناتوانێت کێشە چارەسەر بکات قۆناغا ئێمە بێ داوای هێندێ شت بکەین کە بۆ لامەرکەزی بۆ هەرێمەکەمان باشە چونکە ئێستا ئێمە لە کوردستان بەڕاستیە بێ و ڕاستیە بزانین چ خۆمان چ دوژمنان و ناحەزەکانمان وایان کردووە دهۆک لەگەڵ سلێمانی بە هەرێمێکی جیاواز یانە بینین یعنی هەولێر لەگەڵ سلێمانیا دیوارێکی گەورە لە نێوانیانە هەیە چ ڕۆشنبیری چ نەفسی چ سیاسی چ کارگێڕی تۆ بۆ ئەوەی ئەم دیوارانە نەمێنن بە پێچەوانەوە ئەبێ سیاسەتی باشتر هەبێ بۆی پێی ئەم هەرێمی کوردستانە بێتە هەرێمێکی یەکگرتوو یەکنەتەوە یەکنیشتیمان ئازاری گەنجێک لە زاخۆ ئازاری گەنجێک بێ لە هەڵەبجە و دروستکردنی پردێک لە زاخۆ هەڵەبجەیەک خانەقینێک پێی وابێ پردێک بۆ ئەو دروست کراوە بەداخەوە ئەوانەی لە کوردستانە ئێستا و بە تایبەتیش لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و گەرمیان ئیدعای لامەرکەزیەتەکان یان داوای ئەکان سێ جۆرن وەگوتم لامەرکەزیەت نابێ ئەسڵەن تەنها پارێزگایەک داوایکە چونکە لامەرکەزیەت چەند باشە بۆ پارێزگاکە و بۆ محافظ بۆ بەڕێوەبەرگشتەکان بۆ ئەنجومەنی پارێزگاکە هێندەش باشە بۆ ئەنجومەنی وەزیران بۆ سەرۆکی حکوومەتەکە سێ جۆرن ئەو کەسانە یەکەم بۆچوونێکی ئەکادیمی تەواو بەحت ئەمە بۆچوونێکی زۆر ڕاستە و ئێمە توانین بە سەعات قسە بکەین لەسەر باشەکانی لامەرکەزیەت وەک کاکاروان باسی کرد و ئاماژەی پێ وەک ئەم ڕاپرسەی پێ مانگای کوردی بۆ هەڵبژاردن هێندێک لە بوارەکانی ڕوون کردوێتەوە تۆ بۆ نمونە کاتێ باخچەیەک دروستەکەی چ پێویستەکە من لە وەزارەتێکەوە لە هەولێر کەسێک بڕیارم بۆ بدا من ئەو باخچەیە لە کام گەڕک دروستەکەم قەبارەکەی چەندە تێچوونەکەی چەندە سەرپەرشتیکردنەکەی هەموو ئەوانە ئەبێ بدرێتە دەست ئەنجومەنی پارێزگا یان بەو بەڕێوەبەرگشتێکە لەوێ کارەکان ڕائەپەڕێنێ ئەمە ڕاسترە مەسەلەن ئەو شارۆچکەیە پێویستی لەم قۆناغا بە قوتابخانە یان نەخۆشخانە پێویستی بە پردە یان چاکردنی شەقام خەڵکی ئەو شوێنە باشتر ئەزانێ لەم ڕۆوە ئەکادیمیەکان ئەوانەی چ سیاسیەکان کە بوچوونێکی بەحتی علمیان هەیە لە بواری قسەکردن لەسەر لامەرکەزیەت و چەسپانی سیستەمی لامەرکەزیەت لە کوردستانە بۆ پارێزگاکان ئەمە بۆچوونێکی زۆر ڕاستە و جێگەی نرخاندنە خەڵکانێکی کەش بەداخەوە لەگەڵ
تەبەنی بۆ چوون یان داکۆکی لە بۆچوونی لا مرکزیە دەکەن بەهۆی ناکۆکیەکی سیاسیەوە کە لەگەڵ هێزێکی سیاسی دیاریکراو هەیەە کە پارتی دیموکراتی کوردستانە و چوار هێز کە لەم پارێزگای سلێمانی و هەڵەبجە و گەرمیان قورساییان هەیە یان جێنفوسیان هەیە یان دەسەڵاتیان ئەڕوا و تەمان بە ڕێژەی جیاواز کاتێک لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان ئەگەنە قەیران ئەگەنە بنباز پیان وایە لە نێوان و خواستی بۆ نمونە چوونەوە سەر بەغا وەک پارێزگایە کە ئەمە کەس تەمەنای ناکە لەگەڵ دوو ئیدارەیە حلێکی وەسەط هەیە کە لامەرکەزیە ئەمە لە ڕاستیە لە ئەو لامەرکەزیە کە ئەم بەڕێزانە داوایەکەن هەرگیز چارەسەری کێشە قوڵەکانی سیاسی ناکە و چونکە تۆ دوایی ئەگەر ئەوەشە چارەسەر ئەی لەگەڵ کەرکووگەکرێ ئەمە بەشێکی لەگەڵ هەولێر بێ و بەشێکی لەگەڵ سیاسەتی سلێمانی بێ ناکرێت و زۆر شتی کەش پرسی نەوت مەسەلەن ئێمە شارمان هەیە یەک قەترە نەوتی نییە ناکرێت و پارێزگایەک لەبەرەوەی نەوتی هەیە لەبەرەوەی خاڵە سنووریەکانی هەیە و داهاتەکە هەمووی تا ئەو شوێنە بە تەواوەتی تێرە بێت لی زیاد بوو ئینجا بینێرێ بۆ پارێزگایەکی تر ئەمانە پرسن بەڵە وەک لامەرکەزیەت بۆ چوونێکی علمی دەرەبڕێن بەڵام لە ڕاستیا دەرهاویشتەی قەیرانێکن کە لەگەڵ حیزبێکی سیاسی پێیگەشتوونەتە بندەست هەندێک لەوانش تریش کە بانگەشەکەن بەڕاستی دەمارگیری و شارچێتی لەگەڵا و تێکەڵە بەو شارچێتیە و بچووکبینیەی کە بەداخەوە ئینسانی کورد تا ئێسش لی دەرنەچووە و نەیتوانیوە کورد وەک نەتەوە کورد وەک هەرێمێکی سەربەخۆ و کورد بەو ئاسۆڕوونەی کە بەرەو دەوڵەت بوون بڕوا لە بابەتەکانی خۆی بڕوانێت لە ژیانی سیاسی و ئیداری و کارگێڕی و تەشریعی خۆی بڕوانێ بۆیە ئەوەی ئێستا هەیە لە کوردستانە بە هیچ جۆرە نابێتە وەڵام دەرەوەی قەیرانەکان لە کوردستانە بۆچی با ئێمە لە خۆمان پرسین کێشەکان لە کوردستانە چین یەکەم یاسا سەروەر نییە تۆ لامەرکەزی بیت و لامەرکەزی نەبی یاسا هەر سەروەر نییە چکە پەیوەندی بەوەیە دەسەڵاتی دادگا لە هەڵەبجەی شەید کێ ڕێگرە دادگا دەسەڵاتی بشکێ بەسەر ئەوانەی کە لە یاسا دەرەچن کێ لە سلێمانی ڕێگرە لەوەی دادگاکان ئەندام مەکتەبێکی سیاسی لە بەردەم قەفەسی تۆمەتیان ناڕاگرن کاتێک کۆمپانیای هەیە کاتێک بازرگانی هەیە کاتێک بازرگانی بە خوێنی میلەتەوەکە لە دهۆک بامانشەوە لە هەولێر بەهەمان شێوە پاشان دیار نەبوونی داهات و نەبوونی شەفافیەت ئەمە ئەگەر تۆ سیستەمەکەت مەرکەزی بێ و لا مەرکەزی بێ یەک شتە چکە ئەوانەی کە دوجار تەحەکومەکەن لەو هەرێما و سیاسەتەکان هەر خواستی ئەم ڕوونیان نییە لە داهات و لە داراییە پاشان گەندەڵی خراپبەکارهێنانی سەروەت و سامان و پاشان ستەم و چەوسانەوە جارێ ئەسڵەن بە هیچ جۆرێک لامەرکەزیەت نابێتە بەدیل و چارەسەر بۆ ئەو ستەمی لە کوردستانە هەیە چکە تۆ ئەگەر تەنانەت پارێزگای سلێمانی بۆ $100 تا $1 ملیۆن نەشگەڕێتەوە بۆ هەولێر ئەوە معنای چەسپانی عەدالەت نییە بەڵکو عەدالەت ئەوەیە کە هەر تاکە و هەر شارە و هەر شوێنە و هەر جوگرافیایی بە پێی خۆی قەبارەی خۆی و پێویستیەکانی خۆی مامەڵەی لەگەڵ بکرێ و جیاوازی نەکرێت لەسەر بنەمای حیزبایەتی لەسەر بنەمای خێڵ و بنەماڵە لەسەر بنەمای ئینتیما لەسەر بنەمای ئەوەی کە ئینسان دابەشەکە لە نێوان هاوڵاتی پلەیەک و هاوڵاتی پلە بۆیە ئەوەی لە کوردستان یعنی ئەوەی لە کوردستان هەیە ئەو کێشە قوڵانە لا مەرکەزیەت ئەو کێشە قوڵانە چارەسەر ناکە بەڵە ڕاستە لا مەرکەزیەت ئەو وڵاتانەی بە چەسپاندنی سیستەم و دامەزراوەکانیان هەیە و ئیستیقرارەتێکیان هەیە مەرکەزیەتێکیان لە پرۆسە کارگێڕی و ئابووری و سیاسیەکانە بەڕێوە بردووە پاشان هاتوون بۆ گەشە پێدانی زیاتر بۆ تموح خەونی زیاتر بۆ خۆشگوزارانی زیاتر بۆ چارەسەرکردنی هێندێک کێشەی تر سیستمی لامەرکەزیەت پێڕەوەکەن بەڵێ سوپاس دەکەم کاک کەڕۆنتۆش هاورە لە سەرەوەی کێستە لەم قۆناغەدا لامەرکەزیەت بۆ کوردستان ناتوانێت کێشەی موچە چارەسەرکە یاخۆ کێشە ئیداریەکان کە هاوڵاتی مەسەلەی ڕۆتی مامۆستا خۆ یەک شت هەیە من نەهاتم بڵێم لێرە لامەرکەزیەت ئیتر کە جێبەجێکرا کوردستان نەبێ بە شامی شەریف نەخێوانیە لامەرکەزیەت ئەکرێ وەکو ئۆپشنێ لە ئێستا دەستی بۆ ببرێ کە من پێم وایە تا ئێستا لامەرکەزیەت لە کوردستانە حەقی خۆی نەدراوەتێ
وەک پێویست ممارەسە نەکراوە. یعنیەوە پێتان باشە مەسەن کام لە زۆر لا مەرکەزیەت ئێستا لە کوردستان دەکرێت وەکو چارەسەرێک تەماشای ئەزانی چی لا مەرکەزی لا مەرکەزێت چەند ڕوویەکی هەیە، شێوازێکی هەیە، مامۆستا زیاتر علمی بۆ هەیە، کاریگەڕی هەیە، سیاسی هەیە، دارایی هەیە، کۆمەڵی لا مەرکەزێتی تریشی. حتا لا مەرکەزێت ئەکرێ شۆڕ بکرێتەوە بۆ ئاسی بەڕێوەبردنی خوێندنگایە، ینی خوێندکارەکان لە بینی خۆیان ئەنجومەن دروستکەن و کاروباری قوتابخانەکەی خۆیان جێبەجێ بکەن. ینی لا مەرکەزێت زۆر وردە ناکرێت ئێمە لێرە شەرکی بکەین. بەڵام ئێمە ئەکرێ بڵێن لا مەرکەزێت ئێستا دەکرێت دەستی بۆ ببرێ. چەند هات ئۆپشن و ڕێگا تاقی کرایەوە بۆی ئەم قەیرانانی هەرێمی کوردستان چارەسەر بکرێت. پەرلەمان ویستی دەست بەرێ بۆ چاکردنی قەیرانەکان دۆخەکەی وای لێ هاو. حکوومەت بەم شێوەیە کە ئەیبینین ئێستا خەریکی پینۆبەڕۆکردنی کارەکانە. بینیمان کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان هیچ نەتیجەی نەبوو، کۆبوونەوەی 3 قۆڵی 4 قۆڵ 5 قۆڵی نەگەشتێنە نەتیجە. بۆی ئێمە دڵمان بە وەحدە ئیداریەکان خۆشە لە هەرێمی کوردستانە کە ئەکری ئەوان ئێستا لە ڕێگەی کاراکردنیان و لە ڕێگەی هەوڵەکانی خۆیانەوە ئەو لا مەرکەزیێتە ئەگەر ئێستش بکرێ ڕۆڵی هەبێت لە چارەسەر کێشەی خەڵکتەنە بۆ یەک ناوچە خود بۆ کۆی پارێزگەکانی هەرێمی کوردستان بەیەکەوە. دەکرێت لا مەرکەزێت خیتابی ئێمە تەنها بۆ پارێزگای سلێمانی نییە. ئێمە پێشتر لە وەرزی پێشتری کارکردنمانە وەک پەیمانگای کوردی بۆ هەڵبژاردن ئەو پەیپەرانەکە حازرمانەکرد لەسەر لا مەرکەزێت سەردانی ئەنجومەنی پارێزگای هەولێرمان کردووە، لەگەڵ قایم قامەکانە کۆبوونێتەوە، لەگەڵ مەدیر ناحیەکانە کۆبوونێتەوە، پرس و ڕای ئەوانمان وەرگرتووە. نەخێرێمە هەر لەسەر ئاستی پارێزگای سلێمانی نییە، لەسەر هەموو ئاستی پارێزگاکانی تری هەرێمی کوردستانە. لا مەرکەزێت شتێکە ئیسپادی بۆ هەموو لایەنێ. لە هەمووی گرنگتر مامۆستا بریتێ لە چی؟ بارگرانی لەسەر شانی حکوومەتی مەرکەزی کەمەکاتەوە. ینی تا ئێستا دەسەڵاتی مەرکەزی لە هەرێمی کوردستان هەر لە وڵاتە دواکەوتوەکانە بەداخەوە، ینی کە باسی لا مەرکەزی دەکرێت هەستەکە دەسەڵاتی لێزەوت دەکرێت، هەستەکە ئەم لا مەرکەزێتە بەرەو ئینفیساڵ و جیابوونەوە چێ لە کاتێکە لا مەرکەزێت وانە. ئەگەر لا مەرکەزێت چاودێرێکی باشی لەگەڵا بێ بە پێچەوانەوە بارگرانی ناکێشێ بۆ دوو ئیدارەی ئێستامی شەوەی کە لە کوردستان مەترسی هەیە جیاوازێکە مەسەلەن نێوان دوو ئیدارەی و نێوان پرسی لا مەرکەزێت یاخودەوەی کە جیابوونەوە. ئەسڵەن دوو ئیداری کاتێ دروستە بێت کە نوێنەرانی دوو لایەن دوو شوێن بە هۆکاری سیاسی تووشی لێکترازانە بن مامەسا. هەنی ئێمە لە ڕووی چاودێریەوە ئەنجومەنی پارێزگەکان خازەن بۆ ڕقابەی پەرلەمان، بڕیارەکانیان قابلی تانەدانە لە محکەمەی کارژێڕی. ئەگەر ئەم ئۆپشنانە دەستی بۆ برێ لەگەڵ خیاری لا مەرکەزیە بە هیچ شێوەی دوو ئیداری دروست نابێت. بە پێچەوانەوە هەماهەنگێکی باش دروستە بێت لە بینی حکوومەت و وەحدە ئیداریەکان. حکوومەت لە کۆمەڵی کاروبارە ئەتوانێت ڕێی هەبێ، بەڵام بەقی کاروبارەکانی تر کە پەیوەندی بێ کە ئیدارەکان خۆیان بڕیاری لەسەر بن. باشە ئەگەرمە چارەسەری بوو تا ئێستا حکوومەت لەگەڵ ئەوەدانی کە دەسەڵات بدرێت بە سەرجەم پارێزگەکانی هەرێمی بەداخەوە قەیرانی سیاسی لە هەرێمی کوردستانە لێکترازانی نێوان لایەنە سیاسیەکان لە نێوان ئەو لایەنە کە ئێستا دەسەڵاتی لە هەرێمی کوردستان بەدەستەوە لەگەڵ لایەنە سیاسەکانی ترا لە پارێزگا و ناوچەکانی تری هەرێمی کوردستان کارێکی وای کردووە هەموو دەرگاکان بەڕوویە کادا بخەن لە ناوێنە مەوزوعی لا مەرکەزێت. پێشتر کە دۆخەکە ئاسایی بوو پێش بەخستنی پەرلەمان ئەتوانین بڵێن تا ڕادەیەک دۆخی لا مەرکەزی تا ڕادەیەک دۆخەکەی لە ڕووی دۆخی لا مەرکەزی باشتر بوو لەمە ئێستاە. بەڵام ئێستا وەزعی لا مەرکەزی لە هەرێمی کوردستان زۆر خراپ. ئەوەی ئەو دەسەڵاتی کە پێشتریش داتاشرا بوو لە ناوەندەوەی رابوو بە پارێزگاکان ئێستا ئەوەش نەماوە بەرەو وشکبوونە چێ بەداخەوە. ئەتوان بڵێن دۆخە سیاسیەکە کاریگەری ڕاستەخۆی لەسەر خراپبوونی دۆخی لا مەرکەزیە لە هەرێمی کوردستان. زۆر باش. ئێستا گەر پێدوە سەرجەمی دەسەڵاتەکان دەسەڵاتی ئیداری لە هەرێمی کوردستان لە هەولێر کۆکراوە تۆیسی بەدەست پارێزگاکانەوە نەماوە. ئەوەی جێگەی باسکردن بێ، ئەوەی پەیوەندی بە ژیانی خەڵکەوە بێ، ئەوەی جومگەی دەسەڵاتی ڕئیسی بێ فعلەن ئێستا لە دەستی ئەنجومەنی وەزیران و وەزارەتەکانە کۆکوتەوە. یعنی خراپ ئێستا هەموو دەسەڵاتەکان لە هەر وڵاتێک لە پایتەخت کۆ بکرێنەوە هەم لە ڕووی مەسەلەی گەندەڵی هەم لە ڕووی دێموکراسیەتەوە. ئوستا سیستەمە دیکتاتۆریەکان هەمیشە سیستەمێکن ناڵێم هەمووی لە 1970 حەزیان بە سیستەمی مەرکەزیە. ئەمە سەلمێنراوە بە تاریخ سەلمێنراوە. معمەر قەزافی، سەدام حوسێن، ینی دیکتاتۆرەکانی تر ڕاستە لە یاسایان دەرەکرد خطابیان خطابی حکمی ذاتی و لا مەرکەزیوانەوە، بەڵام کە بە فعلی ورد تەکردەوە هەموو بڕیارەکان لە پایتەختەوە دەرەچوو جێبەجێکرا بەسەر وەحدە ئیدارەکانی تر. بەڵێ ئێستا سەرجەم بڕیارەکان لە پایتەختەوە دەرەچن لە کوردستان. من پێم وایە بە ڕێژەیەکی زۆر لە ئێستاە بەڵێ بەداخەوە. ئەزانی چۆنە خۆی لا مەرکەزیەکە لە سیماکانی دیموکراسی ئوستاز دیموکراسی پایە هەیە، یەکێ لە پایەکانی بریتێ لە لا مەرکەزی، بەڵام لا مەرکەزیەکی ڕێکوپێک لا مەرکەزیەک کە سەر نەکێشێ بۆ گەندەڵی لا مەرکەزیەک پەیوەست بێ بە شەفافیەتەوە لا مەرکەزێت ڕاستەوخۆ ڕاستەوانە تەحویلکردنی دەنگدەرانی ئەو وەحدە ئیدارانە بێ بۆ خزمەتگوزاری پێداویستەکانی مەنتیقەکانی خۆیان.
بەڵێ سپاس دەکەم مامۆستا کاتیشمان کەمەوە سپاردبووی کە سەر لا مرکزیت ئێستاگەر لەم دۆخە لا مرکزیت دووبارە پرسیارکردنەوە ئەگەر پەیڕەو بکرێت هەر بۆ چۆن دوای کەس لە دۆخی خەڵک ناگۆڕێت ئەو کێشە گەورانەی کە ئێستا خەڵک پیانەوە ئەتلێتەوە نەخێر چارەسەر ناکەو ڕاستە هێندێ ئیشوکاری ڕۆژانەی خەڵک ئەکرێت چارەسەر بکە و بۆ نمونە پرۆسەی ڕۆتین کەمەکاتەوە یعنی کاتێ تۆ هەموو بۆ نمونە کەسێک داوای ساڵێک مۆڵەتی بێموچەیەەکە بەسی ترین نمونەیە پێویست ناکاو کەسە دوای مامەڵێکی بکەوێت لە هەڵەبجەی شەیدەوە بۆ هەولێر تاوەکو وەزیر واژۆی لەسەرەکە ئەگەرم دەسەڵاتە لای بەڕێوەبەرە گشتێکە هەبێت لە هەڵەبجەی شەهید ئەوە هەر لەوێ ئیشەکەی ئەڕوا و پرۆسەکە خێرا بێ بەڵام لا مرکزیات وەک وتمان هاوکێشەیەکە لایەکی هاوکێشەکە بەهێزی چاودێریە یعنی ئەگەر نا ئەوسا ئێمە یەک ناوەندی بە فیڕۆدان ئەکەین بە چەند ناوەندێکی بە فیڕۆدان یەک ناوەندی خراپ بەکارهێنانی دەسەڵات ئەکەینە چەند ناوەندێکی خراپ بەکارهێنانی دەسەڵات ڕێک وەک چیرۆکی عێراقی لێت لە عێراق یەک دیکتاتۆر هەبوو کە ناوی سەدام بوو یان لە نانیکەم خێزانێک هەبوو ئێستا کۆمەڵێ دیکتاتۆر هەیە لە عێراق بەڵە گەندەڵی هەبوو لە زەمەنی سەدامە و زۆریش بوو و ئاستەکەی بەرزیش بوو و ئەمە باسی پرۆسەی ئازادی و ئەوانە ناکەم بەڵام لە دوای عێراقی دوای سەدام بە هەمان شێوە گەندەڵی هەیە و ئاستەکەی فراوانیش بووە و قوڵیش بۆتەوە بۆیە لامەرکەزی چارەسەری ئەو کێشانەی ناکا کە ئێستا خەڵک پێیانەوە گیرۆدەیە نەبوونی موچە و دیار نەبوونی داهات و شەفافیت و نەمانی متمانە لە نێوان خەڵک و حکوومەتە و نەبوونی چاودێری وەسەر نەبوونی یاسا گەندەڵی بەهەدەردان ئەمانە ناکا بەڵام کۆمەڵێ پرس کە پەیوەندیان بە زوو ڕۆشتنی ئیشوکار بەشداری خەڵک لە بڕیار دروستەکە و لە هێندێ بواری بەرتەسکە ئەبێتە هۆی باشکردنی ژیانی خەڵک بەڵام ئێستا لە دنیا باوی سیستەمی مرکزی ماوەی کە ئێستا لە کوردستان هەموو دەسەڵاتەکان لە پایتەخت کۆ بکرێنەوە ئێوە گوتمان ئێمە سیستەمێکی مرکزیمان نییە بۆ نمونە ئێمە هەر لە کوردستان ئەسڵ سیستەمێکی مرکزیمان نییە هەر وەک ئەگەڕێنەوە بۆ سەردای بەرنامەکە ئێمە لە کوردستان سیستەممان نییە بەڵام ئێستا سەردەم دەسەڵاتەکان یعنی ئێستا بۆ نمونە وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی بەڕێزیان کە بەرپرسە لە ژیانی خەڵکی هەژار خەڵکی خاوەن پێداویستی لە کوردستانە خاوەن پێداویستی تایبەت ناتوانێ موچەیەک کە 100,000 دینار بێ تەرخانی کە بۆ هاوڵاتیەکی کەمەندام ئەگەر ژیانی زۆر لە خوار هێڵی هەژاریەوە بێ ئەوەی کە ئەتوانێ ئەو بڕیارە بدا تەنها وەزیری داراییە کە وەزیریش نییە لە ڕاستیە و ئەوەی ئەتوانێ ئەو بڕیارە بدا تەنها یەک کەسە کە ناوی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە ئەم کێشەیە خۆی مەفروض وابوو بەو جۆرە نەبێت نەوەکو دەسەڵاتەکە لەوێش نازانی لای کێیە و بڕیارەکان لەوێش لای ئەنجومەنی وەزیران نیە لای وەزیرەکان نییە یعنی ئەم حاڵەتەی لە کوردستانە هەیە لە ناوی سیستەمە نەمەرکەزیشە زوڵمی لێکن بڵێ بەڵام سەردەم دەسەڵاتەکان لە شوێنێک کۆ نەکراونەتەوە ئەی چیە مەناو دەبرێتی بەداخەوە لای حیزبێک یعنی لای حیزبێک یان دوان بە ڕێژەی جیاواز طبعاً کۆکراوەتەوە یعنی کێشەکەی ئێمە لەلایەکی وەکو وایە کەسێک بریندار بێت فیشەکێک بەسەریەوە بێ یەکێکیش بە قاچیەوە بێت ئێمە بۆی چارەسەری ئەم کەسە بریندارە بکەین ئەبێ لە پێشا تیماری سەری بکەین نەوەکو سەرقاڵ بین بەوەی قاچی تیم کاران پێ ئێستا باوی سیستەمی مرکزیت ماوە یاخود ئێستا لا مرکزیت لە زۆر وڵاتانی دیژیان پەیڕەو دەکرێت ئەوەی ئێمە وەک پەیمانگە متابعەیەکەین لە نەتیجەی خوێنەوەی خۆمانە ئەبینین ئەو دەوڵەتانەی کە سیستەمی دیموکراسی بە عامتیانە سەرکەوتوو بووە سیستەمە کاریگەڕی و مالیەکان سیستەمێکی لامەرکەزیە بەڵام حاڵەتێکی مطلق نییە ناکرێ بڵێن سیستەمی مرکزی بە مطلقی فەشەلیێنەوە نەخێر سیستەمی مرکزی ئەکرێ بە جۆرەی ظروفی تاریخی و واقعی و دارایی و کاریگەری وڵاتەکان ئەکرێ لە چەند وڵاتی سەرکەوتنی بەدەستێ نابێت بەڵام بەعام لە ئێستا لە جیهانە سەردەمی سیستەمی لامەرکزی حکیم هەموو ئەو سیاسەتانەی ئەڕژێنە سیاسەتی نەتەوەیی و یەک وڵاتیەوە ئەبێ مرکزی بن هەموو ئەوەی کە پەیوەندیان بە پلانی و تەختیتی استراتیجی درێژخایەنەوە ئەبێ مرکزی بن ئەبێ سیاسەتی ئابووری مرکزی بێ ئەبێ تەحەکوم بە داهاتی تێکڕای داهاتی وڵات و پاشان دابشکردنەوەی عادیلانەی بە هاوکاری ناوەندەکان ئەبێ ئەمانە مرکزی بێ ئەوەی کە ئەکرێن لا مرکزی بێ هێندێشتا
و ئەبوو پێشتر بکرایە ئێستش بکرێ باشە داهاتوش بکرێ زۆر سپاس بۆ بەڕێزان و عەبدوڵڵا ماستەر لە بەرەوبرن کاروان کازم یاسەناس و ئەندامی پەیمانگەی کوردی باڵندار سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ کارەمەند تا بەرنامەی خواتان